لای ئێوە چۆن دەگوزەرێ؟ ئەم هەفتەیە ترند لای من پڕە لەبەر خۆپیشاندان و بەزمی هونەرمەندان و پرستە و ئاهەنگ و کلیپ و گۆرانی بەرناکەوێ. ئێستا بە خێرایی پێتان دەڵم چ قەوما بوو. ئەمە بەشێک بوو لە دیمەنی ئام چۆن ڕۆژەی لای خێمەی مانگرتووەکان. هونەرمەندەکان مانیان نەگرتووە، بەڵام ئەم چۆن ڕۆژە پێیان لە مانگرتنی مامۆستایانی سلێمانی نەبڕیوە. مامۆستا مانگرتوەکانی سلێمانی 11 ڕۆژە مانیان لە خواردن گرتووە. خەڵکێکی زۆر بۆ پشتیوانیکردن دەچن سەردانیان دەکەن. ماهیر حەسەن و ئەحمەد جۆڵا و جەلی زەنگەنە و گەزیزە عومەر و ئازاد جەلال و زاهری جەلال و ئیحسان زیرەک و شیران عوسمان و چەند هونەرمەندێکی تر چوونە ئەوێ. هەمووشیان بۆ مایکی 964 پەیامیان هەبوو. بە ئەکیسەشانی خۆمان ێزانین کە هەمیشە لەگەڵ داواکاری هەموو چین و توێژەکە بین، نەگەمار مەسە لە مامۆسایان و هونەرمەندان هەموو چین و توێژەکە. ئێمە لێرەوە بە هەموو بە دڵ و بە ڕۆح و بە گیان پشتگیری و پاڵپشتی لە داواکانی مامۆستایانەکەن. ئافرین بەم زستانە بەم بەفرە و بەم ناخۆشیە و بەم بێزارێ ئێوە واز لە ژیانی جوانی خۆتان هێناوە. بەعزێک هەیە وازانێ ئەو ژیانەکە ئیسابەتە ڕێیتر هەتا هەتایە میلەت خوانەکە غەزەب لێ کوێ بگرێت. یعنی زۆر دڵم پڕە بۆیان بەڕاستی ویژدان و دەروونم ئەسووتێ بۆیان. ئازارەکانی ئەوان و بسێتیەکانی ئەوان هەمووی خەمەسەر دڵ و سەرچاو و سەر ڕۆحم، چونکە ئەوان لە بری ئێمەن لێرەن. هەرچی ئەوانەی کە تۆ ئەیبینی لە ناو دام و دەستگاکانە هەمویان لە بەردەمی مامۆستا پەروەردەبوون. ئەو ژنەی لە درامای گەڕان بە دوای سێبەرەکاندا بە پەرۆشۆ بۆ هەواڵینەوەکەی لە دەرگای هەمووانی دەدا و دڵی هەمووانی پڕ دەکرد. ڕۆ تۆ منە بۆ ئێرە هێناوە چی بووە؟ هەژار چی بووە؟ بە یەکجاری ماڵ ئاوایی کرد. نەزیرخان یەکێک بوو لە هونەرمەندە دیارەکانی شاری سلێمانی و دایکی خان مەکتەر شەعدان فوئادی هاوسەری شەماڵی عەبەڕەش بوو. شەرپەنجە چۆکی پێنەدا و بە عەشقەوە دوای زیاتر لە ساڵێک دابڕان و وەرگرتنی چارەسەر گەڕایەوە سەر ستەیج و ناو هەوادارانی و هەر لە یەکەم ئاهەنگیشیدا جێگە نەما و سۆڵد ئاوت بوو. خۆ دەزانن کێ دەڵێم ئەوەی دەیوت عاشق مەبە بە چاوی من دڵم ماڵی خەموژانە. جا نازانم مناسبە چی بوو، بەجارێ دنیای کلیپ و گۆرانی بڵاو کرایەوە. کەلیلەف بە کوردی و عەرەبی بڵاوی کردەوە و دەڵێ کوڕە دەمت داخە وەرە. لەولاوە سەنا بەرزنجی برینی عاشقە دڵشکاوە لێکدا بڕاوەکان دەکولێنێتەوە و لەو چاوەڕانیە بێکۆتاییە ترس دەخاتە دڵیانەوە کە پیر بوون عاشقەکەیان بگەڕێتەوە. بڕیار بۆ پاییز بگەڕیتەوە وازستانی شاد نەهاتیتەوە. بەڵام کوردستان بەدرخان ئەو کیژەی لەگەڵ کاروان کامیل گۆرانیکی ڕۆمانسی لە پاریس بۆ چڕین حەقی بۆ عاشقان کردوتەوە و بەرهەمێکی پڕ لە ئەڤین و خۆشەویستی بەناوی گولا ئەڤینێ بۆ بڵاو کردوونەتەوە. دەژڵێ لەوە خۆشتر نییە گۆرانی بۆ دوو عاشق بێژی. جیاواز لە هەمیان چۆپی فەتاحە ئەو هونەرمەندەی بەردەوام بۆ نیشتیمانەکەی گۆرانی دەڵێ. ئەم جاریان بە کەلهوری باز لە عاشق و خۆشەویستی خاک دەکات لە نێوان دوو کەسدا. کلیپەکەش ناوی وڵاتە گەمە. ئەگەر ئیمە چ خواستی من لە دنیا. ئەم ماوەیە لە بەختی هونەرمەندانی عەرەبی قسە و قسەڵۆک زۆر بووە. تا ئاور دەدەیتەوە ڕادیۆ دەرەچێ. نانسی عەجرم فەقیرە لە دەستی دەرچوو پێش بڵاوکردنەوەی کلیپە نوێیەکەی لە ئێکس نووسی کاتێک کۆتایی وەرزێک دێت ڕۆحمان بەلاپەڕێکی نوێ دەست پێ دەکات. ئەمە سونەتی حەیاتە. هەر ئەمەی وتو دار و بەردی سۆشیال میدیای عەرەبی بە کوردێکی خۆشمانەوە بە فەرمی جابوونەوەی نانسی عەجرەمی لە هاوسەرەکەی ڕاگەاند. تومەس هەموو بابەتەکە کلیپێک بوو. لەم هەولێری خۆشمان بلیتی ئاهەنگی کازم ساهریان فرۆشتووە. گوایە دێتە هەولێر و گۆرانیان بۆ دەڵێ. داخەکەم ئەویش ڕادیۆ دەرچوو. کیژۆڵی چاوڕەش و جوان چەندە نەرمونیانی گەرچی لە مێژەم گۆرانی وتووە بەڵام کۆن نابێت و تام و چێژی خۆی لە دەست نەداوە. عەزیز شارۆخ بۆ مایکی 964 وتی کاتێ ئەم بەرهەمەی من دەوترێتەوە دڵخۆش دەبم و دەڵێم ئەوە من هەرماوم. عەزیز شارۆخ ئێستا 87 ساڵ تەمەنیەتی و لە گۆرانی وتن بەردەوامە. جگای خۆشحاڵیە جگایەوەی پیا و ئۆمێدی پێتر دەبێت و تەشویق دەبێت ینی خۆشحاڵ دەبێت بۆ مەسایلی
کە بڵێ هەرماوە بەبێ کلارنێتەکەی ناژی و جار جارێکیش قسە لەگەڵ کلارنێتەکەی دەکات پێتان سیر نەبێ بەخوا بەڕاستمە ڕێبین جەمال خۆی لە نێو کۆمنتی 964 وایوت هەر ئەوەش نا وتی هونەری کوردی خەریکە ڕەشەبادەی بات کاتێک کە پەنجەکانم بەرەوە ئامێرە دەکەون جاری وا هەیە لێم تێک دەچێ من ئەو دەژەنم یان ئەو من دەژەنێ زۆر جار هەبووە قسەی ناخی دڵی خۆی بۆ کردوم منیش زۆر لە نیهێنیەکانی خۆمم لایە و ئاشکرا کردووە ئاخر ئەم شۆڕشە هونەریە بەڕاستی بە تەنیا ناکرێت ئەگەر هەموو هونەرمەندان هاوشان لەگەڵ یەک و هاوسۆز لەگەڵ یەک و دەست لە ناودەستی یەک نەبن ڕەنگە بە ئاسانی ئەم ڕەشەبایە دەرەقەتی ئەم شنەبایی جوانەی هونەرمەندان دێ وابزانم خۆم کۆتایی پێنەهێنم ترێندی ئەم هەفتەیە تاو نابێ یەڵە بەخێرچن